هەوڵەکان لە پەرلەمانی عێراق سڕکراونەتەوە بۆ سەرخستنی هەنگاوەکانی هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق. ئەندامێکی لیژنەی یاسایی پەرلەمانی عێراق دەڵێت هەوڵێکەیە هەڵبژاردننی نوێنەران و ئەنجومەنی پارێزگاکانیش لە یەک کاتدا ئەنجام بدرێن. خودی قانونەکە بەگشتی تێبینی زۆری لەسەر هەبوو بۆ ئاگاداریتان لایەن هەبوو ئەسڵم فرەبازنەی هەر پێرەفز بۆ بەڵام بۆتە ئەمری واقع کە بۆتە ئەمری واقع تۆ بێ بۆ هەموو ئەگەرەکان خۆت ئامادە بکە هەروەها یەکێتی نیشتیمانی کوردستانش بۆ هەموو ئەم ئەگەرانە خۆی ئامادە کردو تەنانەت لە خودی بەشداریکردنش و کارکردنمان لەسەر یاساکە بۆیە ئەم جیاوازیە بە تەکید بۆ یەکەم جاری ئەبێت هەروەها ئێستا دەنگێک هەیە یاخود هەوڵێک هەیە لە پەرلەمانی عێراق و بەتایبەتی ئێستا لە لجنەی قانونی کارمان لەسەر کردووە بۆی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بەدەر لە هەرێمی کوردستان لە هەمان کات و ساتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکات لە بڕی فەراغێکی یاسایی و دەستوریمان هەیە لە کاتی نەمانی ئەنجومەنی پارێزگاکان ئەمەش کاریگەری خۆی ئەبێ کە هەردوو پرۆسەکە بە یەکەوە بڕواچی لە مەسلەی بودجەی تەرخانکراو کە ئێستا بۆ کۆمیسیۆن کاری لەسەر کراوە بەڵکو کەمتر تەئسیری هەبێت کە هەردوو هەڵبژاردنەکە بە یەکەوە بێ. ئەندامەکەی لیژنەی یاسایی پەرلەمان دەشڵێ سەرباری و هەوڵانی بۆ ئەنجامدانی پرۆسەکە لە ئارادان بەڵام کۆسپیش لە بەردەم پرۆسەکە هەیە. ئەسەنگی زۆرش هەیە لە بەرامبەردا بۆ ئەنجامدانی هەڵبژاردن ئەگەر پێشوەخت بێ یاخود لە کاتی خۆیە ئەو ئەستەنگانە بەشێکی هەرە زۆری ئەسەنگی ئەمنیە کە پێمان وایە یەکەم شت بە تایبەتی ئەو حاڵەتانێکەوە لە جنوبی عێراق و بەغدا ئەیبینین حاڵەتی ئەو چەک هەڵگرتنەوە ئەو موشک بارانە هەروەها مەترسیەکانی خەلایای داعش تا چ ڕادەیەک ئامادەکاری هاوڵاتیانش هەیە بۆ بەشداریکردن لەم پرۆسەیە و سنگ و تینی خۆی هەیە بۆی ئەم پرۆسەیەکی پاک بێ ئەنجام دراو بێ لە کاتی خۆیە و زۆرترین ڕێژەی بەشداربوانی تێدا هەبێ و بە تایبەتی گرفتەیە ئایا بەشداریکردنەکە لەسەر بایۆمەتری بێ ئێستا کارێکەیە بۆ هەموارکردنی ئەو یاسایە کە پێمان وایە ئەمەش ئەستەنگە مەترسی تەزویر و زەختی لایەنی ئەمنی و سیاسی لەسەر ئاستی عێراق چۆنی ئەیباتەڕێەوە. بەپێی دوا بڕیارەکانی حکوومەتی عێراق ڕۆژی دەی 2021 هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق ئەنجام دەدرێت پارێزگاکانیش بەسەر چەندین بازنی هەڵبژاردندا دابەشکراون. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.